لە دوای 16 ئۆکتۆبەر و پاشەکشەی پێشمەرگە لە کەرکووک و ناوچەکانی دیکەی باشووری کەرکووک و داقوق و ئاوایەکانی کاکەی و سەرگەڕان بەدەیان گوندی کورد لەو ناوچانە چۆڵ کراون و یەکێتی و پارتیش لە ئاست چارەسەرکردنی کێشەکانیان کەم تەرخەم بوون. بەرپرسێکی یەکێتی ئاماژە بە چۆڵبوونی ئەو ناوچانە دەکات و مەترسیەکان دەخاتە ڕوو. سەرکردایەتی سیاسی کوردیش با کەم تەرخەم دەزانێت لە ئاست چارەسەرکردنی کێشەی کوردنشینانی ناوچەکە. ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لەم 3 ساڵی ڕابردوودا لە کاتی ڕژێمی بەعسا شتیوە نەبووە و نەکراوە. بۆ نمونە ئێمە ئێستا کە تقریباً 8-9 گوندمان لە سنووری قەزای داقوق لە ماوەی ئەم 3 ساڵەیە چۆڵی کردووە، مەجالیش نادەن خەڵکەکەی بگەڕێتەوە. لە سنووری کاکەیەکان ئەلبوو محەممەد، کۆبانی، عارەبکۆیی، زەنقەڕ، سەینیعمەد، لە سنووری تاڵەبانی گوندی مەتارە کراوەتە مەعسکەر. یعنی ئێستا فەرماندەی لیوای 20 شورتەی ئیتیحادی ها لە ناو گوندەکەی ئەو کەسیش پرسیار ناکە. لە سنووری داودەی حوتەغارەکان گوندی جینگڵاوە، گوندی ئاوایی فەریق کە دوو گوندی گەورەی کوردنشین سێ یەک ماڵیتیان نەماوە، مەجالیش نادەن. بۆیە بەڕاستی زەختێکی زۆر لەسەر ئەو کوردانایە. سەرکردایەتی سیاسی کوردیش بە هیچ شێوەیەک تاکو ئێستا کە دەستی هاوکاری بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەدا نەناوە. ماوەی 3 ساڵە دانیشتوانی کوردی کەرکووک و دەوروبەری بە ترس و دڵڕاوکێ دەژین و پارتی و یەکێتیش نیگەرانیەکانیان لە دەرکردنی بەیاننامە زیاتر تێنەپەڕیوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پێی وایە کوردانی دانیشتووی ئەو سنوورانە ئەمن و ئاسایشیان پارێزراو نییە و باجی کوردبوونیان دەدەن لەو سنوورانە. هۆی هۆکاری چۆڵبوونی ئەو دیانە سەرەتا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا ئەو گوندنشینانە ئەمنیەتیان پارێزراو نییە. حکوومەتی عێراقی ناتوانێت ئەمنیەتی ئەو گوندنشانانە پارێزراو بکەوە، ناتوانێت زەمانەتی ئەویان پێ بدا کە کەس زوڵم و ستەمیان لێ نەکە. ئەمە لەلایەک لە لایەکی تریش خۆمان نەزانین کە شانە نووسۆکانی داعش کەوتونەتە جموجۆڵ و ئێستا چالاکییان هەیە و لەو گوندانە بینراون ئەبینرێن و تا ئێستا حکوومەتی عێراقی نەیتوانێت کۆنتڕۆڵیش تەواوی ئەو مەنتیقانە بکە. ئەمە لەلایەک لە لایەکی تریش ئەوەیە کە ئەم ینی هۆکاری کوردبوونیانە بە تایبەتی ئەو گوندانی کە ئێستا چۆڵە ئەکرێن لەبەر ئەوەی هەم لە ڕێی عەرەبی هاوردەوە کە زۆر جار شەڕ و پێکدادان لە نێوانە دروست بووە و دەغڵودان سوێنرا و خەڵک بریندار بووە، بۆیە نەتوانراوە ئەم کێشانیان بۆ چارەسەر بکە. من قەنەعەتم وایە کە لە ماوەی ڕابردوودا کورد لە ماوەی ئەوەنە ساڵی حکومداریە لە کەرکووک نەیتوانیەوە کێشەی ئەم زەویانە، کێشەی ئەم گوندنشانە چارەسەرێکی بنەڕەتی و یەکجارێکیان بۆ بکە. بۆیە بەتایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە کە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی کورد باشتر بڵێن پارتی وێچێتی کە ئێتیمامێکیان بە کەرکووکەدا لەبەر نەوتەکەی بوو. لە ماوەی 14 ساڵ دەسەڵاتی پارتی و یەکێتی لە سنووری کەرکووک نەیانتوانی کێشەی زەویزاری کوشتوکاڵی و ئاسایشی و ناوچانەی ئێستا مەترسیان کەوتۆتە سەر چارەسەر بکەن. لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە ئەوەندەی خەریکی تۆمەتبارکردنی یەکترن و شەڕی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان دەکەن هێندە لە خەمی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی کوردانی دانیشتووی ئەو ناوچانە نین. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.